بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین، خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی پێنجەم لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. جا لێرەوە دەست پێ دەکەینەوە کە وتەی ئیبن العوثەیمینی دەینینەوە. واگەر سەرنجی فتوایەکە وڵامەکەی محەممەد بن صالح العوثەیمینیش بدەین کە لە وەڵامی پرسیارێکدا کە لێی دەکرێت دەربارەی چوونە ناو پەرلەمان و بەشداریکردن لە وڵاتانەی کە شەرعی خوا جێبەجێ ناکەن، دەڵێ لابد من الدخول والمشاركة في الحكومة وأن ينوي الإنسان بالدخول الإصلاح لا الموافقة على كل ما يصدر، وفي هذا الحال إذا لقي ما يخالف الشرع فإنه يرده، وهو وإن لم يتبعه على ذلك أناس كثيرون يحصل بهم تقويته في أول مرة أو ثاني مرة أو الشهر الأول أو الثاني أو الثالث أو السنة الأولى أو الثانية، سوف يكون في المستقبل له أثر طيب. أما التخلي عن ذلك فيترك المجال لأناس بعيدين عن تحكيم الشريعة، فإن هذا تفريط عظيم لا ينبغي للإنسان أن يتصف به. واتا هەردەبێت چوونە ناو پەرلەمان و بەشداری کردن لە حکوومەتی مرۆڤ بە چوونە ناوەکەی نیەتی چاکسازی لێبێنێ، نەوەک ڕازی بوون و ڕێککەوتن لەسەر ئەوەی لێی دەردەچێت. لەو حاڵ و بارەوە ئەگەر بەوەی کە پێچەوانەی شەرع بێت گەیشت ئەوە ڕەتی بکاتەوە و نەیهەوێت. ئەگەر لەسەر ئەوەوە خەڵکی زۆریشی بەگەڵ نەکەوت کە پیانەوە خۆی بەهێز بکاتن و پشتگیری بەدەستبینی لە یەکەم جار یان دووەم جار یان مانگی یەکەم یان دووەم یان سێیەم یان ساڵی یەکەم یان دووەم، لە داهاتوودا شوێنەواری باشی دەبێت، بەڵام واسێنان لەو کارە مەوداوازی و مەوداو بەجێ دێلی بۆ خەڵکانێکی تاوانکار و گونەهبار و خراپ و واز لێ دەهێنرێ بۆ خەڵکانێکی دوور لە حکومکردن بە شەریعەتی خوا، و ئەوە بەڕاستی کەمترخەمیەکی مەزنە نابێ مرۆڤ پێوە وەسف بکرێت. لە پرسیارێکی تریشدا لە وڵامدا گوتوویەتی وأما الحلف على احترام الدستور فينوي بقلبه أنه حلف على احترام الدستور إن لم يخالف الشرع، والأعمال بالنيات ولكل امرئ ما نوى. أما ترك هذه المجالس للسفهاء والفساق والعلمانيين وأشباههم فهذا غلط لا يحل المشكلة. والله لو كان الخير في امتناع عن هذه المجالس لقلنا يجب البعد والكف عنها، لكن الأمر على عكس ذلك. أوش لا برتوشي حكم المشاركة في الوزارة والمجالس النيابية دكتور عمر سليمان أشقر لا فرصة تشلويك هاتوا واتسوين خواردن لسر ريزگرتني دستور بالدليوا كسكنيتي أو بينه كسوين لريزگرتني دستورك كبيشواني شرع نبيت دخوا لسريو كارو كردوا كان بنيتا كان هر مروفيشيش نيتيشي هيا، بلام واسينان لو أنجومنانا بوجيلو لفرمان دەرچوان و علمانیەکان و نمونەی ئەوان ئەوە هەڵەیە و چارەسەری کێشەکان ناکات و سوێند بەخوا ئەگەر خێر و چاکە لە خۆگرتن بە لەو ئەنجومەنانە ئەوە دەمانگوت پێویستە بە دوورکەون و واز بێنن لێیان، بەڵام کارەکە پێچەوانەی ئەوەیە. لە دوای سەرنجدانی قسەکانی ئیبن العوثەیمینیش دەردەکەوێت بەڕەهایی ئەوی شەرنەی گوتووە و مەرج و قەیدی بۆ داناوە. دووەم تەواو لە ماهیەت و کاری ئەنجومەنەکان نەگەیشتووە. سێیەم فتوای تەواوی زانایانی جێگای متمانە لەگەڵ ئەوەیە کە سوێند خواردنەکە لەسەر نیەتی ئەو کەسەیە کە سوێندی دەدات تو سوێندی بۆ دەخوات سوێند خۆرەکە، نەوەک لەسەر نیەتی سوێند خۆرەکەی بی تا بڵێن نیەت دەوری تێدا دەبینی. و لە پاشانەکە لە خراپەی ئاشکرا و خاڵی چوارم و لە خراپەی ئاشکرا و کوفر و شرکی گەورە و ئاشکرا نیەت هیچ ڕۆڵێکی نابێت و نییە. پێمان سەیرە کە بۆ خۆیان ئەو بابەتە کەسانە و
وأواني أو قسانيان كردوا وليان ورجيرا وكو ابن العثيميني لشوين وجيغا كاني تري برتوكو كتابة كاني عقيدة أو يان رون كردي توا كان يد لشركي آشكرا ولكفري آشكرا ولوانا دور نابيني ولا مسألي طلاقيش بوشي ليرانيتي وبار خستوه ولا بانشان محمد بن صالح عثيمين فتواي هي لسر حراميتي حزبه كومل يتيبوني مسلمانان وتحزب كردن لقر او رأي بو هالبجاردن تيك دجيرية براستي وتيك ناكاتوا جاء اواني كقسي عثيميني دينو بقسي دكان دبي لمسائلي كومل بونو حزباتي وتاقنبوني اسلامتي بجيب كان هاوكاتي لولا ويلي وردقرنو لويتر لي ورناقرن لباشان اگر سرنجي وتي محمد ناصر الدين الألباني بدين كيشيك لقسكاني اوي لي جردراوي درباري جزائر هالبجاردنو دنگدان كبسياري لكراوا دري لا أرى ما يمنع الشعب المسلم إذا كان في المرشحين من يعادي الإسلام وفيهم مرشحون إسلاميون من أحزاب مختلفة المناهج فننصح والحالة هذه كل مسلم أن ينتخب من الإسلاميين فقط من هو أقرب إلى المنهج الصحيح الذي تقدم بيانه. أقول هذا وإن كنت أعتقد أن هذا الترشيح والانتخاب لا يحقق الهدف المنشود كما تقدم بيانه من باب تقليل الشر أو من باب دفع المفسدة الكبرى بالمفسدة الصغرى كما يقول الفقهاء. أوشانر لبرتوكا كي دكتور عمر سليمان والأشقر لا برصته ثلثي حكم المشاركة في الوزارة والمجالس النيابية ورمان قرتوا واعتدلي من نابي نمقلي مسلمان قد غبت أجر لبربجيران هبيت دجاتي إسلام بكاتو تيان دا هبيت بربجيراني إسلامي لبارتا جورا وجورا كان لبروغرام كانيان لو حالة دا آموشگاري همو مسلمانك دا كم كتنها لإسلامية كان هالبجيريت أوي نزيكتر لبروغرامي دروستو صحيح كرون كراوة ولا بيشتر ودليم اگر من برواشم وايا او هالبجاردن وخوبر بجير كردنا آمانجي داوا كراو دستبرناكات هر وكو لپیشتر رون کردنوی هاتوا لباسو بابتی کم کردنوی خراپه یان لباسو بابتی رد کردنوو لادانی خراپه مزنتو گورتر بخراپه بچوکتر هر وكو زانایانی شرعزان گوتویانا جا لدواي سرنجداني قشكي محمد ناصر الدين الألباني أو خالانة دردكوي يكم هالبجاردنو دنگدان بي باش نبوو تنها لباسو بابتي بوني خراپي قورو بچوكو كاميان هالبجيريت اگر هاتجي قسي كردوه دوام پیشیوابوا که هیچ سود و کلچی بو آمانجا دیاری کراوکان تیدانیه ولا پاشان سنوتيشي تر درباري هالبجاردنو اندامبون لبرلمان دا بون منا لسلسلة الهدى والنور كاسيتي جمارة سيسط واشتاوية قتويتي فوجود هؤلاء في البرلمانات لا يفيدهم شيء والتاريخ والتجربة في نحو نصف قرن من الزمان أكبر دليل على أن وجود المسلمين الطيبين الصالحين في البرلمانات هذه لا يفيدون شيئا بل قد يضرون أولا بأنفسهم لأنهم يدخلون ليصلحوا غيرهم فإذا بغيرهم قد أفسدهم حتى كوتايو بدريجي قسكاني دكا واتا دلبوني أوانا الإسلامية كان لنا وبرلمان دا هي سودة شامبينا قينت وميجو أزمون قلي نزيكين يوسد لكاتو قورترين بلغية لسر أوي بوني مسلماناني تشاق لبرلمان كان هي سودة شان نقيان دوا وبلكو أواني كواتشاكو باكو ريق بوينة لنيو برلمان كانش سر راي اوي سوديان نقيان ديو اوان تشوين خلشي تشاك ساز بكن وتشاك بكن خلق خرابكا اواني تيك داوا جال دريجي قسا كان زور بكورتي باس يوج دكادلي لجلو برجي شرعي بجلو برجي شرعي دتنو دقورين بو بانترونو بو انباغو تشاكتي كافرانو لبركردني وبريشة ودسنو بريش تاشين واللي دردكون وبابندبون بواجب الشرعي كانوا سنة كان ودسن بكم ترخمي وسارد بونوا ليان دردشن بخو دورگرتن لا خوچواندن بكافرو ببروايان دچنو وبخوچواندن بكافران واللي دردينو هتا كوتاي زيانا كان باز دكا جا
ئەوەی پێویستە لێرە ڕۆنیشی بکەینەوە لە دوای لێکۆڵینەوە بە دوواداچووندا بۆمان دەرکەوت لایەنگر و قوتابیانی ئەلبانی کۆدەنگن لەسەر ئەوەی پەشێمان بۆتەوە لەو بۆچوونەی کە لە ڕابردوودا ئاماژەمان پێکردووە و هێنامانەوە. بەڵگەکەشیان ئەوەیە کە کۆتا فتوای بریتیە لەوەی لە گۆڤاری ئەلئەسالا بڵاو کراوەتەوە کە لە ئوردون دەردەچی لە ژمارە 2 مێژووی 15 جومادە الئاخیرەی 1413 کۆچی لە لاپەڕە 16 تا 24 لەژێر ناونیشانی فتوایەکی کۆمەڵی و جەماعی بۆ گشت مسلمانان مسائل عصرية في السياسة الشرعية كواجو كراوە لەلایەن محەممەد ناصر الدین ئەلبانی و مقبیل الوادعی و هەندێکی تر لەوانەی یەمەن و دەقی ئەو بڕگەی پەیوەندی بە باسەکەیەوە هەیە ئەوەیانە و هێناومانەوە لەوێ دەردەکەوێ ئەوە کۆتا وتە و فتوا و قسەی ئەلبانی بووە لەوەی پێشتر پەشێمان بۆتەوە. دەڵێ الانتخابات السياسية فهي بالطريقة الديمقراطية حرام أيضا لا تجوز لأنه لا يشترط في المنتخب والناخب الصفات الشرعية لمن يستحق الولاية العامة أو الخاصة، فهي بهذه الطريقة تؤدي إلى أن يتولى حكم المسلمين من لا يجوز توليته ولا استشارته، ولأن المقصود بالمنتخب أن يكون عضوا في مجلس النواب التشريعي والمجالس النيابية التي لا تحتكم إلى كتاب الله وسنة رسوله صلى الله عليه وسلم، وإنما تتحاكم إلى الأكثرية، فهي مجالس طاغوتية لا يجوز الاعتراف بها، فضلا عن أن يسعى المسلم إلى إنشائها ويتعاون في إيجادها، وهي تحارب شرع الله، ولأنها طريقة غربية من صنع اليهود والنصارى ولا يجوز شرعا التشبه بهم. واعتدل خوي أو كساني ترك واجوي فتوى كان كردية دلين هل بجاردنا سياسية كان ئەوە بەڕێگای دیموکراسی حرامە، هەروەکو ئەوەی پێشتر دروست نییە، چونکە بەمەرز ناگیرێت لە بربژێر کاندیدەکانی دەنگدەر و ناخیبەکان سیفەتە شەرعیەکان بۆ ئەوەی شایستە بێت بۆ بەرپرسیارەتی گشتی یان تایبەت. ئەو هەڵبژاردنە بەو ڕێگایە وا دەکات کەسێکی ناشایستە کە دروست نەبێت بەرپرسیارەتی پێ بدرێت و حکمی مسلمانان بگرێتە ئەستۆ و دروست نەبێت بەرپرسیەتی پێ بکرێت و ئیستیشارەی پێ بکرێت، ئەوانە دەکرێنە بەرپرس و ئیستیشارەیان پێ دەکرێت، چونکە مەبەست لە بەربژێر و کاندید ئەوەیە ببێتە ئەندام لە ئەنجومەنی نوێنەرانی یاسادانان، ئەنجومەنەکانی نوێنەرایەتی ئەوانەی کە حکم بە قورئانی خوا و سنەتی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام ناکەن، بەڵکو حکم و بڕیارەکان بۆ زۆرینە دەگەڕێنەوە. ئەو ئەنجومەنانە ئەنجومەنی تاغوتین و دروست نییە دانیان پیادا بنرێت، نەک مسلمان کۆشش بکات بۆ دامەزراندن و یارمەتیدان و بۆ هێنانە کایەوەی. ئەو ئەنجومەنانە دژایەتی شەرعی خوا دەکەن، چونکە ڕێگایەکی خۆرئاواییە و لە دروستکردنی جوولەکە و نەسرانیەکانە و دروست نییە شەرعی بەجێرەی لە شەرعی خوا خۆچواندن بەوان. کەواتە ئەو فتوایە بڵاوکردنەوەی و واژۆکردنی لەلایەن ئەلبانیەوە تەواو قسە و فتوایەکەی پێشتر هەردەوەشێنێتەوە و دەیسەلمێنێت کە لێی پەشێمان بوویتەوە و پێڕازی نەبووە. لە کۆتایی هێنانەوەی قسەکان قسەی دکتۆر عەبدوڵڵا عەزامی کە لە وڵامی پرسیارێک کە ئاراستەی کراوە ئایا ڕای تۆ چییە دەربارەی بەشداریکردن لە هەڵبژاردن بۆ پەرلەمان و ئەنجومەنەکانی گەل؟ گوتوویەتی هناك فرق بين أن يكون وزيرا وبين أن يكون في مجلس نيابي. الذي يكون في مجلس نيابي وظيفته نقد الدولة، وظيفته لوي ودلي أويكوا عبد الله عزام لولا مكيدا دلي هناك فرق بين أن يكون وزيرا وبين أن يكون في مجلس نيابي. الذي يكون في مجلس نيابي وظيفته نقد الدولة والاعتراض، ويحق له أن يعترض على كل أمر وعلى كل قانون في الدولة، فإذا كان همهم أن يبينوا للناس مساوئ هذه الدولة أو عيوبها أو يصححونها أو يقومونها أو يخففون الظلم عن الناس، أرجو الله تعالى أن لا يكون فيها شيء. وهذا
خفف كثيرا من الظلم في بعض البلدان. أما إذا كان همه الدنيا فويل له ثم ويل له. أما مجلس الوزراء لا يجوز دخوله لأنه مجلس تنفيذي، وإذا دخل مجلسا تشريعيا لا يجوز له أن يوافق على مادة تشريعية واحدة تخالف الإسلام أو القرآن، وإذا وافق على مادة قانونية تخالف الإسلام فإنه يخرج من الإسلام. مفهوم؟ إذا وافق على قانون واحد نصه مثلا يسجن السارق شهرين، إذا وافق عليه واحد في مجلس النواب يخرج من الإسلام، والله أعلم. ولذلك أنا أرى المجالس النيابية في بلد فيها رائحة حرية يكون فيه خير للمسلمين أو يخفف الظلم عن المسلمين، ولكن لا يعمل دولة إسلامية ولا يقيم مجتمعا إسلاميا هذا العمل. أوش كعبد الله عزام قتي قسەکەی ئەوەیە دەرێ لێرەدا جیاوازی هەیە لە نێوان ئەوەی ببێتە وەزیر لە نێوان ئەوەی ببێتە ئەندام لە ئەنجومەنی نوێنەران. ئەوەی لە ئەنجومەنی نوێنەران دەبێتە فەرمانبەرایەتی و کارەکەی ڕەخنە و ناڕەزایەتیە لە دەوڵەت، مافیەتی ڕەخنە و ناڕەزایەتی لەسەر هەموو کارێک و هەموو یاسایەک لە دەوڵەت بگرێت. ئەگەر خەمیان بێت کە خراپەی ئەو دەوڵەتە و کەم و کورتیەکانی بۆ خەڵکی ڕوون بکەنەوە یان ڕاستی بکەنەوە و یان ستەم لە خەڵکی سووک بکەن و لەسەر یان سووک بکەن و کەم بکەنەوە، ومێت دەکەم لە خوای بەرز هیچی تێدا نەبێت. ئەوە لە هەندێک وڵاتان زۆر لە ستەم کەم کردوتەوە. بەڵام ئەگەر خەمی دنیا بێت و ئەوە لە ناوچوون بۆی و لە ناوچوون بۆی. بەڵام ئەنجومەنی وەزیران دروست نییە چوونە ناوەوەی، چونکە ئەنجومەنی جێبەجێکردنە، و ئەگەر چووە ناو ئەنجومەنێکی یاسادانان دروست نییە بۆی کە موافق و ڕێک بکەوێت لەسەر تەنها یەک مادەی یاساییش کە پێچەوانەی ئیسلام بێت یان قورئان بێت. ئەگەر ڕازی بوو لەسەر مادەیەکی یاسایی پێچەوانەی ئیسلام، ئەوە لە ئیسلام دەردەچێت، واتە کافر دەبێت. زانیتان تێگەیشتن ئاوا پرسیار دەکا عەبدوڵڵا عەزام دیارە لەوانەی کەوا دانیشتینە لە کۆڕ و مەجلیسەکەی. ئەگەر لەسەر یەک یاسا ڕازی بوو، وەک نمونە بە نمونە دوو مانگ زیندانی دەکرێت. ئەگەر یەکێک لە ئەنجومەنی نوێنەران ڕازی بوو لەسەری، لە ئیسلام دەردەچێت، خوا زاناترە. لەبەر ئەوەیە من ئەنجومەنەکانی نوێنەران دەبینم لە وڵاتێک کە بۆنی ئازادی لێبێت بە خەیر و چاکەی دەبینم، چاکەی بۆ مسلمانان یان ستەم لەسەر مسلمانان کەم و سووک بکاتەوە. بەڵام ئەو ئەنجومەنانە دەوڵەتی ئیسلامی ناکەن و ناینەکایەوە، و ئەو کارە کۆمەلگای ئیسلامی پێ بنیاد ناندرێ و نایکات. ئەگەر سەرنجی قسە و وتەکانی دکتۆر عەبدوڵڵا عەزام بدەین ئەوەمان بۆ دەردەکەوێت. یەکەم چوونە ناو حکوومەتی عەلمانی پێنا دروست بووە. دووەم چوونە ناو هەڵبژاردن و ئەندامبوون لە پەرلەمانی بە چەند مەرجێک پێدروست بووە. یەکەم بەنیازی بەرگریکردن لە یاساکانی ئیسلام و مسلمانان بچێتە ناوی. دووەم کەمکردنەوەی خراپە و ستەمەکان. سێیەم ڕەتکردنەوەی یاساکانی دژ بە ئیسلام و پێچەوانەکانی. و بەڕاشکاویش دەڵێ ئەوەی دان بنێت بە یاساکانی پێچەوانەی ئیسلام، ئەگەر تەنها لە یەک دانە یاسا ڕازی بێت لەو یاسایانە، ئەوە کافر دەبێت و لە ئیسلام دەردەچێت. و پێشی وابووە کە ئەو بەشداریکردنە لە ناچاریە و ڕێگا چارە نییە بۆ بانگەوازی و بنیادنانی کۆمەلگای مسلمان و دەوڵەتی ئیسلامی. ئەوەی بە فتوای ئەو بکات دەبێ مەرجەکان لە خۆی بێنێتە جێ و بەشداری حکوومەت و وەزارەتەکانیش نەکات. جا ئەوە دەرکەوت کە دەڵێ ئەگەر دزی لە ئیسلامدا دەستی دەبڕێ لە یاسایەکی دەستکرد و لە نێو پەرلەماندا بگوترێ ئەوە دوو مانگ با بگیرێ دزەکە، هەر کەسێک دەستی بۆ بڵندکا پێ ڕازیبی، ئەوە بە دڵنیاییەوە دەڵێ کافر دەبێ و لە ئیسلام دەردەچێ. پەنا بەخوای کە پەرلەمانەکان سەدان ئەو کوفریانە و شرکیانەی تێدایە و یاسایەکانی خوای تێدا ڕەت دەکرێتەوە. جا لە کۆتاییدا بەڕێزان و خۆشەویستان ئەوەڵقەش چەند خاڵێکی گرنگ لە هەڵوەشانەوەی گشتی بۆ پەنابردنە بەروتە و مفتی توێژەرەوەکان کە هێناویانەوە خاوەن ئەو ڕاو بۆ چوونانە. یەکەم بەڕاستی وتەی زانایان لە کاتی جیاوازی لە نێوانیاندا
نابێتە بەڵگە و حجەی پێناهێنرێتەوە بەڵکو دەبێ حجەی بۆ بهێنرێتەوە. ئەوەتە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی ڕاستی فەرمووە لە مەجموع الفتاوى لە جلدی 26 لاپەڕە 202 تا 203 دەفەرمێ وليس لأحد أن يحتج بقول أحد في مسائل النزاع وإنما الحجة النص والإجماع ودليل مستنبط من ذلك تقرر مقدماته بالأدلة الشرعية لا بأقوال بعض العلماء فإن أقوال العلماء يحتج لها بالأدلة الشرعية لا يحتج بها على الأدلة. دفرمي بو كزنية بلغة بينتو بقسي كسو لباسكاني كجياوازيان لسرة تنها بلغة دقو كودنجي إجماع أو بلغيش كاللووة هلنجراون كبيشتشيكاني ببلغة شرعيكان بريار دراوة نوكو بقسكاني هندك لزانيان براستي قسكاني زانيان بلغي بو دهندريتوا وببلغكاني شرعي نوك بكريتا بلغا لسر بلغا كان وخالد وانبهنانوي جياوازي نابي دقا كان رد بكرينوو لكاتي لاوازي جياوازيكو بديار كوتني راي پسند ببلغا وخالشی تر سێەمیان نابێ بە گوێرەی بەرژەوەندی و هەوا و هەوەس ڕاو بۆ چوونەکان وەربگیرێت ئەوەی لەگەڵت بگونجێ وەری بگریت و ئەوەی لەگەڵی شت نەگونجێ ڕەتی بکەیتەوە. بۆ نمونە وتەکانی ڕابردوو ئەوانەی ناومان هێناون لە عەبدولعەزیز بن باز و ئیبن العوثەیمین و ئەلبانی و ئەحمەد شاکر و عەبدوڵڵا عەزام و هەتا کۆتایی هەندێک فتوا و قسەیان هەیە ئەوانەی قسەکانیان دێننەوە پێرازینین و ڕەتی دەکەنەوە. بۆچی لە هەندێکی بە قسەیان دەکەن و لە هەندێکی ڕەتی دەکەنەوە؟ مادام پێتان زانا و جێگای متمانن دەبێ ئێوە لەگەڵیان دابن و لە هەندێک شتی چاوپۆشیان مەکەن و ڕەتیکەنەوە و پێی رازی نەبن لە هەندێکیش ڕەتیکەنەوە ئەگەر دەژرێن لەبەرەوەیە لە هەندێک بەڵگەیان هەیە و لە هەندێک نیتیان بەدڵنیاییەوە مەبەستان ئەوە نییە و لێتان دەرکەوتووە مەبەست زیاترەوەیە کەوا لەگەر بەرژەوەندینگۆ هەندێک لە قسەکانیان گونجاوە وەرتان گرتووە. و لە پاشان خاڵێکی تر و خاڵی چوارەم زانایان مەعسووم نین بەدڵنیاییەوە ڕای دروستی دەبێت و جاروباریش جاروەیە دەخلیسکێت و ناپێشێت و لە کۆشەشکار و مجتەهید بێ ئەگەر زانایەکە بەدڵنیاییەوە لە هەڵە و کەم و کورتیەکەش ئەجر و پاداشتێک وەردەگرتەوە وەکو پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام ئەگەر پێکای دوو ئەجر و پاداشت وەردەگرێتەوە. بەڵام نابێ خەڵکی بە هەڵەکەی بکات و شوێن هەڵەکەی بکەوێت ئەگەر زانایەکە ڕێز لێ گیراویش بی و مجتەهیدیش بی. ئیبن تەیمیە گوتیتی إن الرجل الجليل الذي له في الإسلام قدم صالح وآثار حسنة وهو فيها معذور بل مأجور لا يجوز أن يتبع فيها مع بقاء مكانته ومنزلته في قلوب المؤمنين. لفتاوى الكبرى جلد 6 لا پرنوتودو واعتبراستي پیاوی شکۆدار ئەوەی کە لە ئیسلام پێی چاک و شوێنەواری چاکی هەیە ئەو تیایدا بیانووی هەیە بەڵکو پاداشت وەرگرە لە هەڵەیەکی کە دەیکا لە کاتی کۆشەش و ئیجتیهادکردندا جا دروست نییە شوێنی بکەویت تیایدا لە هەڵەکەی لەگەڵمانەوەی ئەو لە پلە و پایە و شوێنی لە دڵی بڕواداران واتە ڕێزی لێدەگیرێ و هەر بەڕێز دەمینێتەوە یەکشی وەکی شافعی و مالیکی و ئیمامی ئەحمەد و زانایانی ترویە و سەردەمەش کە مەرجەکانی زانایەتی جێگای متمانەی ڕێک و پێچیان لێ هات بیتە جێ. بەڵام ئەگەر هەڵەیان کرد لە هەڵەکەی نابی بە دوایان کەوین بە بەڵگەوە دەبی ڕەتی کەینەوە. خاڵی پێنجەم و کۆتایی لەو خاڵانە هەر زانایەک تەواو خواویست بێت گەر ڕای ڕاست و حەقی بۆ ڕوون کرایەوە ئەگەر پێشتر ناحەقیشی گۆت بێ پێویستە لەسەر ئەو ڕای خۆی دابەزێتن و لە هەڵەکەی بگەڕێتەوە و پێداگری لەسەر نەکاتن. جاریش وەیە وەکو بوختان و هەڵبەسترا و کراوە بە دەوی ئەو کەسانەی کەوا دەڵێن ئەو ڕاو بۆ چوونەیان هەیە هەروەکو لە گرتەیەکی ڤیدیۆیی ئەبوو ئیسحاق الحوەینی دەڵێتن ئەو بوختانم پێکراوە کە لێم پرسراوە گوایە من ڕام وابووە
ئیخوان المسلمین یان هەر لایەنێکی تر بچنە ناو هەڵبژاردن و دەنجیان پێ بدرێ و دروستە چوونە ناو پەرلەمان دەڵێ نە لە کۆنگۆ تیتمون نە لە ئێستا و لە پاشان دەڵێ ئەوە درۆیە پێم هەڵبەسترایە و بوختانە دەڵێ منیش ڕازی نیم فتوای ئەوەی بدەم خەڵک بەشداربی لە پرۆسەیەکی عەلمانی بێدینی کە لە سەرەتایەوە و تا چوونە ناویەوە هەمووی تووشی خراپە و تاوان و گوناه و شرک و کوفریە و دەڵێ ئەو بوختانم پێکراوە و منیش پێڕازی نیم. جا لە کۆتایی ئەڵقەی ئەو ڕۆدا و ئەو باس و خواسەش کە لێرە کۆتایی پێدێ و تاوەکو بە پشتیوانی خوای پەروەردیگار بچینە سەرڕاو بۆ چوونی دووەم کاوانەی قەدەغەی دەکەن چوونە ناو ئەو پرۆسەیە و هەڵبژاردن و دەنگدان و چوونە ناو پەرلەمان. جا لە کۆتایی ئەڵقەی ئەو ڕۆدا و ئەو باسەی دەڵێن بە دڵنیاییەوە هەندێک لەوانەی کە بە مەرج و قەید ڕێگایان داوە کە کەس و ئەو لایەنانەی پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە بچنە ناو پرۆسەی هەڵبژاردن و دەنگ بدەن و ببنە ئەندام لە ئەنجومەنەکانی یاسادانان ئەگەر ئەو ڕۆ مابان و ئاگاداری ئەوەی بان کە ڕووی داوە لە واقعەکاندا لە کاتی ئەوان فتوایاندا و لە پاشتر خەڵکێک کە چوویتە ناوی و بەشداریان کردووە لە دەسەڵاتەکان و بە حیسابی خۆیان قۆناغ بە قۆناغ بیگۆڕن و ئەگەر بە مەرجەکانیشەوە بەشداریان کردبێ بۆ نمونە ئەوەی کەوا ڕوویدا لە میسر و لە پاشانیش لە جەزائیر و لە فەڵەستین و شوێنەکانی تریش ئەو ڕۆکە کە دەرەنجامەکەیان بۆ دەرکەوت نەهامەتی گەورەتن و کوشتن و ناموزبردن و زەلیلبوون و چەوسانەوەی خەڵکی و حاشا هەڵنەگری بەخۆوە بینی و لێ هاتە جێ ئەوە بە دڵنیاییەوە لێی پەشێمان دەبوونەوە و نەیان دەگوت و دەشیان زانی کە ڕاو بۆ چوونێکی هەڵەیە و مسلمانان قەتا و قەت بەو ڕێگایەی کە ڕێگای پێغەمبەران نییە عەلەیهیمو السەڵاتو وەسەلام و خوای تەعالە بۆی دانەناون بەرەنگاری دەسەڵاتداران و بێدینی و شرک و ظڵم ببنەوە ڕازی نەدەبوون و لێی دەگەڕانەوە. بەڕاستی لە ڕوانگەی ژیری و عەقلیشدا ڕێگای تاقیکراوەی هەڵا گومانی تێدانیە کە ئەنجامی خراپی لێکەوت بێتەوە نەفامی و گەمژەییە جارێکی تر تاقی بکرێتەوە. جا بە گوێرەی قورئان و فەرموودە و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم قەتا و قەت ئەو ڕێگایە ناگونجێت بۆ گۆڕانکاری و گەیشتنە ئامانجی جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و حکمکردن بە شەریعەتەکەی لە مەیدانی واقعدا، چونکە پێچەوانەی ڕێبازی خوا و پەیڕەوەکانیەتی لە پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام و میرادگران و شوێنکەوتوانیان و توشبوونی تاوان و گوناه و سەرپێچی کردنە لە فەرمانەکانی شەرعی و وەلادانە لێیان و توشبوونە بە هاوبەشی و کوفری هەندێک جار پەنا بە خوای رب العالەمین. جا پشتیوانی خوای بۆ ئەو کەسانە نامینێ و نابێت کەوا کەس دەچن کە تاوان و گوناهی ئەنجام دەدەن و داڕێژرانی ئەو هەڵبژاردن و سیستەمەکە و بەشداریکردنیش بیری بێدینی و عەلمانیەتە لە ماسۆنی جیهانی بە دڵنیاییەوە قەتا و قەت ڕازی نەبووینە و نابن لە کەسانێک کە 100% لێی ئەمین نەبن کە بیر و بۆچوون و خاڵ و کوفری و شرکەکانیان تەواو بۆ جێبەجێ بکە، کەواتە بە دڵنیاییەوە نە پشتگیری خواشیان نامینێ و کەسانە و ڕازیبوونی ماسۆنیەتی جیهانی و کافر و مشریک و کوفری جیهانیش بەدەست نایێنن، کەواتە کورد گۆتەنی لە هەڕێ و لە مەڕێژ دەبن بەداخەوە پەنا بەخوای رب العالەمین دەبێ بەسەر خۆیاندا بچنەوە هەر بە شکست خواردووی لە دنیادا دەمیننەوە و دوا ڕۆژیشی لەسەردا دەنێن و دەیدۆڕێنن. جا بە بگەڕێینەوە و قیامەت و دوا ڕۆژی بەبیر خۆمان بینینەوە و تۆبەی بکەین لە ڕێگا هەڵەکان و ڕێگای ڕاست و تەواو و ڕێبازی پێغەمبەری پێشەوە عەلەیهی السەڵاتو وەسەلام بگرینە بەر بۆ گەڕانەوەی حکمی ئیسلام و بەشداریکردن لە هەر کار و ئیشێکی لە پێناو خوای پەروەردیگار. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.